ئاوارەکانی سنووری گەرمیان سەرڕای کۆنتڕۆڵکردنەوەی زۆربەی ناوچەکانیان لەلایەن سوپای عراقەوە بەڵام بە ڕێژەیەکی کەم گەڕاونەتەوە و بەشێک لە ئاوارەکان وە خۆیان دەڵێن مانەوە لە کەمپەکان بە باشتر دەزانن لەوەی بگەڕێنەوە شوێنی خۆیان ئەمەش پەیوەستە بەو ئارامیەی لێرە دەستیان کەوتووە. بسم الله الرحمن الرحيم نشكر كردستان على اخواننا. بەناوی خودای بەخشندە و میهرەبان زۆر سوپاسی برایانی خەڵکی کوردستان دەکەم بۆ هەموو شتێک کە هاوکارمان بوون. ئێستا کارەبا چارەسەر کراوە و هەیە، خواردن هەیە لە خوا بەزیاد بێت و خەڵکی درێغی ناکا بۆ هاوکاری ئێمە 6 کەسین، لێرەش کارم هەیە لە ناوچەی پیشەسازی کەلار و وەستام. من خەڵکی ڕۆمادی ناوچەی دوورگەی خالدیەم. ئێستا لە ڕۆمادی شکر وەزع زۆر باشە لە خوا بەزیاد بێ ماوەی چەند ڕۆژێکە ڕایان گەیاندووە کە ناوچەکەمان ئازاد کراوە و میلیشیات نەماوە، هەموو شتێک بەدەستی سوپای عراقی یەگرتووەیە. لا لا ماكو لا مشات كلش ماكو جيش عراقي موحد. بەپێی ئاماری بەشی یاوارەکان لە ئیداری گەرمیان ژمارەی یاوارەکانی گەرمیان 10336 خێزانە. ئەم ژمارەیەش لە چەند کەمپێکدا کۆکراونەتەوە. لە دوومانگی ڕابردووشدا نزیکەی 3000 خێزان گەڕاونەتەوە بۆ ناوچەکانی خۆیان. سەرەتایە تا مانگی یەکی ئەم ساڵیش 560 خێزانی تیانشتە جێبوو، بەڵام لە یەکی چوارەوە ئاوارەکانی ڕۆمادی لەبەر ئەوەی ناوچەکەیان ڕزگار کرا گەڕ دەستیان کرد بە گەڕانەوە بۆ شوێنەکانی خۆیان. تا ئەمڕۆ زیاتر لە 180 خێزان گەڕاوەتە دواوە. ئیداری گەرمیان بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوەکانی تایبەت بە ئاوارە لە سەرەتای شەڕی داعشەوە ئامادەکاریەکانی وەرگرتنی ئاوارەی دەست پێ کرده بوو. ئێستاش بۆ هەر پێشهاتێکی ئاوارە بوون ئیداری گەرمیان توانای وەرگرتنی زیاتر لە 1000 خێزانی ئاوارەی دیکەی هەیە. ئێمە ڕێکخراونی دەوڵەتەکانیشمان ئاگادار کردوێتەوە ئەو ئیمکانیاتانی کە هێمە هەمانەواتە لە ئێستا توانین تەنیا لە کەمپەکانە 1000 خێزان لە خۆ بگرین. لە حاڵی ڕوودانی هەر شەپۆلێکی ئاوارەشە بە هەمانگی لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت و ڕێکخراونی دەوڵەتەکانیشە دەتوانین ژمارەی زۆرتری ئاوارە لە کەمپەکان و دەروی کەمپەکانیشا جێبکەینەوە. جگەر لەو کەمپانەی بۆ ئاوارەکان دروستکراون بەشێکی زۆر لە ئاوارەکان لە نێو شارۆچەکانی گەرمیان دانیشتەجێ بوون. ئەمەش کاریگەری لەسەر دۆخی ئابووری و بەرزکردنەوەی کرێی خانوو لە ماوەی ڕابردوودا هەبووە. مەریوان حەسەن NRT گەرمیان.